گورچیلەکان ئەندامێکی زۆر گرنگن لە جەستەی ئێمەیە جا ئەمڕۆ باز لە سەرەکیترین ئەو کێشەیە ئەکەین کە تووشی گورچیلە ئەبێ ئەویش سستی گورچیلەکانە بزانین هۆکارەکانی سستی گورچیلە چیە نیشانەکان چین کە لەسەر کەسەکە دەرەکەون و هەروها دوایش باسی لە قۆناغەکانی چارەسەرەکەین لەگەڵ دکتۆر سامان ئەنوەر واحید کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ و نەزۆکی پیاوانن بەخێبی دکتۆر سڵاو لێ بێبیانیت باش سڵاو بەیانی باش بۆ تۆ بینەران زۆر سپاس دکتۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین بزانین فرمان و کاری گورچیلە لە جەستەیە چییە بەگشتی بەڵێ لە ڕاستی هەموو مرۆڤێک دوو گورچیلەی هەیە لە بەشی پشتەوەی دیواری سکایە لە ناوەوە و هەر گورچیلەیەک 150 غرامە بێت بریتە لە ملیۆنێک بۆ ملیۆنی نیوێک هەر گورچیلەیەک لە یەکەی پاڵاوتنی خوێن واتە گورچیلە فەرمانی زۆری هەیە بەشێکیان پەیوەندی بە پاڵاوتنی خوێنە لە هەندێک مەوادی زیان بەخش لەوانە یۆریا کە لە ئەنجامی داشکانی پرۆتینەکان مادەی نایترۆجین بە هایدرۆجینەوە بسترێتەوە بێتە ئەمۆنیا دواتر ئەگۆڕێ لە جانە لە جگەرا بۆ یۆریا و لە ڕێی گورچیلەکانەوە دەرەدرێت لە بەرەوەی مادەیەکی زیان بەخشە هەروەها مادەی کریاتین کە لە ئەنجامی داشکانی ماسولکەکانەوە دروستە بێ ئەویش مادەیەکی زیان بەخشە لە خوێنە هەیە و گورچیلە ئەی پاڵێوێ بێجگە لەمانە گورچیلە فەرمانی پاراستنی ڕێژەی ئاوی هەیە لە گیانە و پاڵاوتنی ئاو و دواتر ڕێخستنەوەی ڕێژەی ئاو لە گیان بۆ ئەوەی زیا و کەم نەکە و هەروەها خێیەکانی گیان وەکو کە ئەوانی کە زۆر گرنگن سۆدیۆمە پۆتاسیۆمە کالسیۆمەوە هەموو ئەو خێیانەی کە لە خوێنە هەن بۆ ئەوەی لە ڕێژەیەکی سابت بن و فەرمانی گیان و خانەکان بە شێوەیەکی ئاسایی بێ پێویستە لە ڕێژەیەکی تایبەتا بن گورچیلەکانمان ئایپارێزێ لەو ڕێژەیە کارێکی تر ئەویش ئەوەیە کە پاڵاوتنی ڕێژەی هایدرۆجین کە پەیوەندی بە ترشی خوێنەوە هەیە کە ئەویش زۆر گرنگە و هەروەها فرمانێکی تری ئەوەیە کە بێجگە لە پاڵاوتنی ئەم خوێیانە و ئاو ئەم ژەهرانە چەند ڕژێنێکی هەیە کە پەیوەندی بە پاڵاوتنەوە نییە ئەم ڕژێنانە سێ جۆری سەرەکین یەکێکیان مادەی ئیرسرۆپۆیتینە کە لێپرسراوە لە فەرماندان بە مۆخی ئێسقان بۆ دروستکردنی خوێن بۆیە کە دینە باسی لە داستانی کاری گورچیلەیەکێ لە کارەکان کە لە دەستێدا ئەم کارەیە کە ئەبێتە هۆی کەمبوونی خوێن هەروەها ڤیتامین دی کە لەش دروستیەکە لە پێستیا خودوەریەگری لە خۆراکەکان پێویستی بە چالاککردنە لە جانە وەکو ئەوەی چۆن سلفێخ و کلیلێک ئەکەیتەوە ڤیتامین دی لە ڕێی گورچیلەکان چالاکەکرێ مادەیەکی تریش هەیە لە کۆتایە کە گرنگە و پەیوەندی بە فشاری خوێنەوە هەیە مادەی ڕێنینە ئەویش بە پێی ڕێژەی ئەو ئاوەی ئەپاڵێورێ گیان هەستیاری هەیە بۆ ڕێژەی ئەو ئاوەی کە ئەپاڵێورێ ئەگەر ڕێژەی ئاو لە گیانە کەم بێت گورچیلە ئەو مادەیە ئەڕێژێ و لە ئەنجامە ئاو خوێ هەڵەمەژرێتەوە بۆ ناو خوێن بۆ ئەوەی فشاری خوێن و ڕێژەی ئاو خێیەکان بپارێزێ ئەمە فەرمانە سەرەکیەکانی گورچیلەیە باشە باسەکەمان ئەمڕۆ باسی سستی گورچیلەیە کێک لە کێشەکانی گورچیلەیە با بەگشتی باز لەو بکەین بزانین سستی گورچیلە چی ئەگەیەنێت بەڵێ سستی گورچیلە بریتە لە ئەوەی کە گورچیلە توانای بەجێهێنانی ئەم کردارانە یا ئەم فەرمانانەی وتمان بیهێنێ بە شێوەیەکی ڕێکوپێک ئەمەش بە دوو شێوەی سەرەکی یاخو دوو جۆری سەرەکی هەیە جۆرێکیان بە شێوەیەکی کتوپڕ گورچیلەکان تواناکانی بۆ چارەسەرکردن و بەگەیاندنی فەرمانەکانی لەدەستدا و جۆرێکی تریشمان هەیە کە بە شێوەیەکی درێژخایان و وردە لەسەر خۆ بەردەوام فرمانەکانی لەدەستەوەدا بە لە دەستدانی فرمانەکانی ئەنجامدانی فرمانەکانی گورچیلە ئەڵێن سستی و لاوازی گورچیلە باشە هۆکارەکانی سستبوونی گورچیلە چیە بۆ هەردوو جۆرەکە بەڵێ سەبارەت بەو حاڵەتانەی کە لە کتوپڕ گورچیلە سستە بێ ئێمە دابەشیانەکەین بۆ سێ جۆر بۆ کار ئاسانی جۆرێکیان پێڵێن پریرینەڵ یاخود بە هۆکاری پێش گورچیلەکان واتە مەبەستمان لەوەیە ئاستی خوێن گەیاندن بە گورچیلەکان لە هەندی حاڵەت خوێن یاخود شلەی گیان بە گشتی زۆر کەم ئەبێ ئەمەوە ئەکا خوێنێکی کەم بچێ بۆ گورچیلەکان هەم پاڵاوتنی
توانای پاڵاوتنی گورچیلەکان کەمە بێتەوە هەم گەیشتنی خۆراک و ئۆکسسیژین بە گورچیلەکان و بەخانەکانی کەمە بێتەوە ئەمەژە بێتە هۆی لە دەستدانی تواناکانی گورچیلە ئەم حاڵەتانە وەکو نەزیف ئەگەر نەزیفی داخلی وێ یا نەزیفی خارجی بێ بەهۆی زەبرێکی دەرەکی یاخود هەندێک حاڵەتی سوستانی زۆر کە ڕێژەیەکی ئاوی زۆر لە دەسەدا هەندێک جار لە مناڵە یا لە تەمەنی گەورەیە سکچون و ڕشانەوەی زۆر ئەبێتە ئەنجامی کەمبوونەوەی شلەی جان و ئاوی جان ئەمیش وا ئەکا کە خوێنێکی گەم بگا بە گورچیلەکان و لە کۆتایە زیان بە گورچیلەکان بگەێنێ جۆری دووەمان پێڵێن ڕینەڵ یاخود پێوەستە بە گورچیلەکانەوە ئەمەیان گرنگە زۆر کە بیزانین ئەویش لەبەرەوەی خانەی گورچیلەکان زۆر هەستیارە بە هەندێ مەواد لەوانە دەرمان بەڕاستی زیاتر موسەکینات با بڵێن ئازار شکێنەکان کە ئەگەر بە ماوەیەکی درێژخایەن یاخود بە ڕێژەیەکی زۆر ئەگەر بیخۆین زەرەرێکی زۆرەگەیەنێ بە گورچیلەکان هەندێ ئەنتیبایەتیک لەوانە دەرمانێکە زۆر گرنگە کە ئێمە خۆمان وەکو دکتۆری گورچیلە بەکاریهێنین و لە ناو خەڵکیشا زۆر بڵاوە و ئەیزانن ئەویش دەرزی گەرەمایسینێکە بۆ هەوکردن و ئیلتیهابی گورچیلە بەکاردێ ئەم دەرزیە بێ بە زۆر بە وریاییەوە بەکاری بێنی لەبەرەوەی خۆی لە خۆیان نیفرۆتۆکسیکەوەتا زەرەر و زیانەگەیەنێ بە گورچیلەکان ئەگەر زیاد لە پێویست بەکاری بێنی لەوانە دەرمانی تر وەکو دەرمانی کیمیاوی هەندێ دەرمانی کە بەکاردێ لە کاتی ئەشعەی مولەوەن یاخود لە کاتی قستەڕی دڵ و ئەوانە بازە جارێ زیانەگەی کەواتە دەرمانە تەنها بەهێزەکان ئەو دەرمانانە ناکە ڕۆژانە مەسەلەن ئازار شکێن و ئەوانەکە خەڵک بەکارێن یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی تو بە تایبەت لە ئافرەتان کە زۆرتر پشتێشە و سەرئێشەیان هەیە و بە شێوەیەکی زۆر ڕەها بەکاریهێنن و بۆ ماوەیەکی زۆر زەرەرەگەیێنێ بەڵێ لە شتەکانی تر کە پەیوەندی بە گورچیلە هەندێک هەوکردنی گورچیلەکان یاخود بەعزە حاڵەتێک هەیە شانەکانی گورچیلە کە پێڵێن گلۆمێرولۆنیفرایتس ئێمە هەوکردنی شانەکانی گورچیلە ئەگەر درێژخایەن بێ یاخود چارەسەر نەکرێ زوو ئەبێت بە سستی گورچیلەوە لە کۆتاییە بەرکەوتنی زەبر بە گورچیلە و عەزێتبوونی گورچیلە بەهین ئەمە ئەو بەشەیە کە پێڵێن ڕینەڵ یاخود پێوەستە بە گورچیلە لە هەمان کاتە سستبوونی کتوپڕ شێوازێکی ترمان هەیە پێڵێن پۆستڕینەڵ واتە دوای دروستکردنی میز کێشە دروستە بێتە هۆکاری سستبوونی گورچیلەی کتوپڕ ئەمەش خۆی لەوەیە ئەبینێتەوە لە بەردی گورچیلە ئەگە بەردی گەورە هەبێت و نەخۆشەکە پێی نەزانێ یاخود گیرانی حالب بۆری میز بە بەرد ئەگەر لە هەردوو لابێ یاخود ئەگەر نەخۆشەکە تەنها یەک گورچیلەی هەبێ و ئەو گورچیلێش حالبەکەی یان بۆری میزەکەی بە بەردێ بگیرێ یا ئەو نەخۆشانەی تەمەنیان هەیە لە پیاوان کە پرۆستاتیان هەیە و بەبێ ئەوەی بزان وردە وردە فشارێکی زۆر لە میزەڵانیان دروستە بێ و بێتە هۆکاری فشار لەسەر گورچیلەکان و ڕاوەستانی ئەمە بە نسبەتی سستبوونی گورچیلە بە شێوەیەکی کتوپڕ سستبوونی گورچیلە ئەگە بینە سەر درێژخایەنەکەی طبعاً کتوپڕەکەی ئەگەر زوو فریای کەویت چارەسەری هۆکارەکەی بکەی بە تەواوەتی نەخۆشەکە چاکە بێتەوە و هیچ ئاکامێکی نابێ بەڵام درێژخایەنەکە لەبەر ئەوەی زۆر لەسەر خۆ دروستە بێ و نەخۆش هەستی پێناکە ئێرڤەرزەبڵەوە تا گەڕانەوەی نییە ئەگە پێی بزانی بتانی چارەسەری بکەی ئەتوانی لەو ئاستەیابی پارێزی بەڵام ناتوانانی بیجێڕیتەوە بە ئاستی سەرخۆی هۆکارەکانی زیاتر نەخۆشیە درێژخایەنەکانە وەکو نەخۆشی شەکرە کە کۆنتترۆل نەکرابێ نەخۆشی بەرزبوونەوەی فشاری خوێن کە کۆنتترۆل نەکرابێ هەموو ئەو حاڵەتانەی وتمان لە سستی گورچیلەی کتوپڕ هەموو ئەو هاوکارانە ئەگە پێی نەزانی و چارەسەری نەکەی لە ئەنجامە ئەگاتە مەرحەلەی یاخود قۆناغی سستی درێژخایەن و هەندی حاڵەتی بۆ ماوەیی هەیە وەکو نەخۆشی بە کیسبوونی گورچیلەکان کە لە تەمەنی 35 ساڵ بۆ 40 ساڵ بەرەو ژوور نەخۆشەکان با بڵێن گورچیلەکانیان دەست پێ ئەکا کیس ژمارەیەکی زۆر لە کیس دروستەکە و خانەکان گۆڕێن بۆ کیس و فشارەکەوێتە سەر خانەکانی تر و لاوازیەکە و نەخۆشەکە وردە وردە
تواناکانی گورچیلەی لەدەسەدا. بەڵێ دەست خۆش بێ زۆر زۆر بە جوانی ڕوونە کردەوە. ئەمێ بڵم ئەو کەسانی کە بینەرمانن لە پێیجی فەرمی کورسات لە فەیسبوک ئەتوان پرسیارەکانتان ئاراستەمان بکەن. من ئاراستەی دکتۆر یەکەم لەسەر سستی گورچیلە هەر بۆ زانیاری ئەوان. اینجا ئێستا بابینە سەر ئەوەی کە نیشانە ئاگادارکەرەوەکان چین بۆ هەردوو جۆرەکەی سستی گورچیلە. بەڵێ بۆ جۆری یەکەمیان کە کتوپڕە کە زۆر لە ماوەی چەند سەعاتێکی چەند ڕۆژێکە ڕووەدا عادەتەن ئێمە نیشانەیەکی وامان نابێ و نەخۆشە فریای ئەوە ناکەوێت کە نیشانەیەکی وا دروستکە. زیاتر نیشانەکە پێیوەستە بە ئەو حاڵەتەی کە دروستیەکە. بۆ نمونە بەردێکە و لە گورچیلەیە ئەوەستێ و لە پڕ ئازار و ژانێکی زۆر و نەخۆشەکە میزی کەمەکە یان زەبرێک حادیسەیەک فیشەکێکی بەرەکە و نەزیفێکی زۆر و تۆ ئەو نیشانانە ئەبینی بەڵام پزیشکی پسپۆر هەست بە نیشانەکانەکە وەکو کەمبوونەوەی ڕێژەی دروستکردنی میز کە گرنگترین نیشانەیە و بەرزبوونەوەی ئاستی ئەو ماوەدانێکە ئەو فەحسانەی کە ئەیکەین بۆ چالاکی و یاخو بۆ ئیشکردنی گورچیلە ئەو حاڵەتانە بەرزە بێتەوە لە خوێن پزیشکەکە هەستی پێەکە. درێژخایەنەکە کەوتمان گەڕانەوەی نییە و درێژخایەنەوە نەخۆشیە درێژخایەنەکان دروستی ئەەکە بەڵێ نیشانەی هەیە بێجگە لە نیشانەی نەخۆشیەکە خۆی بۆ نمونە شەکرە کە گرنگترین هۆکارەکە نەخۆشەکە وەکو با بڵێ تیونی ئەبێ زۆر دەمی وشکە بێ میز زۆرەکە لاوازی هەیە ئەگەر گورچیلەکانی سست بن بێهێزیەکی زۆری ئەبێت و ڕەنگە هەناسە و ئەوەی نەبێت کە بتوانێت چالاکێکی زۆر بکە ڕەنگی پێستی ئەگۆڕێ ڕەنگی چاوی ئەگۆڕێت شاحبە بێ یاخود بێ ڕەنگە بێت ناگەڕێتەوە بۆی کە خوێنی کەمەکات. بەڵێ ئەگە بینە سەر نیشانەکان باسکەین ئەزانین بۆچی ئەم شانە دەرەکەون. لەوانەیە نەخۆشەکە ئاوسانێک دەرکەوێت لە بەری چاوی لە دەم و چاوی لە دەستی لە قاچەکانی لەوانەیە خوێنی کەمکە هەست بەکەم خوێنی بکە لەوانەیە هەست بە خروب بکە لەوانەیە لە مەرحلەیەکی تر پێشکەوتو ترکیزی نەمێنێ یاخود خەوی تێکچێ یاخود توانای زیرەکی و حیسابی و ئەوانەی لە دەستدا ئەمانە هەمووی نیشانن بۆ سستی و لاوازی گورچیلە بۆ هەردوو جۆرەکەی. بەڵێ باشە دکتۆر نەخۆشی سستی گورچیلە بۆ ماوە بۆی هەیە واتەیەکێک لە خێزانەکە توش ببێت بتوانێت مەسەلەن ئەوانی تریش توش ببنەوە جینەکانیان بەرکەوت بێ. بەڵێ ئەمە توانین بیخینە دوو بەشەوە. بەشێکیان ئەو حاڵەتە بۆ ماوەیانەیە کە دووچاری گورچیلەکان خۆی ئەبێتەوە. بۆ نمونە ئەو حاڵەتی باسمان کرد لە نەخۆشێک پێڵێن پۆلیسیستیک کدنی ئەمە دوو جۆرێکیان هەیە ئەوەتا بە کیسبوونی گورچیلەکان جۆرێکی هەیە لە تەمەنی مناڵەوە دەست پێەکا و مناڵەکە هەر لە یاخود لەگەڵ ژیانە ناگونجێ لە بارەت یاخود لە سەرەتای ژیانیا گورچیلەکانی ئەوەستێ و لە دەستی ئەدا و ژیانی لەدەسەدا یاخود لە تەمەنی گەورەترا لە 40 ساڵ بەرەو ژوور کیسەکان دروستە بێ و وردە ئەمە هەیە لە نەخۆشەکانە و لە چەند کەسێک لە هەمان خێزان هەیە. هەندێک جار لە دگەڵ دروستبوونی ئەو مرۆڤە گورچیلەکانی بچووکن گەشە ناکەن ئەمیش حاڵەتێکی بۆ ماوەیە لەوانەیە لە ئەندامەکانی تری خێزانە هەبێ و ئەو جۆری تری کە باسمان کرد کە بۆ ماوەیە پەیوەستە بەو نەخۆشیە میتابۆلیکانە کە بۆ ماوەی بۆی هەیە بۆ نمونە شەکرە زیاتر لە ئەندامێکی خێزان تووشێ بێ فشاری خوێن زیاتر لە ئەندامێکی خێزان تووشێ بێ بەو شێوەیە ئەتوانین بڵین بەو دوو جۆرە کەسەکانی تر یاخۆ ئەندامەکانی تری ئەو خێزانە ڕەنگە دووشی هەمان حاڵەت. بەڵێ باشە دکتۆر باس لە نیشانەکانە کرد هەچ کەسێ ئەو نیشانانەی هەبوو لە ماڵەوە هیوادارین کە کەس نەی بێ بەڵام ئەگەر کەسێک هەیبوو یەت بۆ لای پزیشکی پسپۆڕیەت بۆ لای جەنابتان ئێوە چۆن دەسەکەن بە قۆناغەکانی چارەسەر. بەڵێ قۆناغەکانی چارەسەر جیاوازە بە پێی جۆرەکە وەکو وتمان ئێمە دوو جۆری سەرەکیمان هەیە کتوپڕ و هەروەها درێژخایەن. سەبارەت بە کتوپڕەکە زۆربەی کات حاڵەتەکە پەیوەستە بە چارەسەرکردنی نەخۆشێکە بۆ نمونە ئەو نەخۆشە تەسەمومێکی خوێنی هەیە خوێنی بچی زۆری لە دەستداوە ئاوێکی زۆری لە دەستداوە ئەبێ بە تەعویزی ئەو خوێن بکرێتەوە نەخۆشەکە ئاو مغەزی بە شێوەیەکی ڕەکوپێک بکرێتەوە نەخۆشەکە و ڕێژەی ئاوی گیانی نەخۆشەکە
با بڵێن قیاسی ڕێژەی میزکردنی و ئەو فەحسانەی کە ئەنجامە درێ بۆ خوێن بۆ ئەوی بزانین ڕێژەی یوریا و کریاتینینی چەنە و ڕێژەی خوێیەکانی گیانی چەنە ئەتوانین ئێمە بە کۆنتترۆلکردنی ڕێژەی ئاو لە گیانە و کۆنتترۆلکردنی ڕێژەی خوێیەکان لە گیانە بتوانین ئەو بەشە یاخود ئەو جۆرە چارەسەر بکەین. هەندێکیان وەکو وتمان بۆ نمونە نەخۆشەکە میزی گیراوە بەهۆی پرۆستاتەوە بەهۆی بەردێکەوە بە شێوەیەکی کتوپڕ ئەبێ ڕاستەوخۆ چارەسەری ئەو حاڵەتە بکرێت لە حاڵەتی پرۆستاتە ئێمە سۆندەیەک دانێن بە شێوەیەکی کاتیکە تا نەخۆشەکە وەزعی باشترە بێ ئەوجا چارەسەری سەرەکیە دەینێ با بڵێن نەخۆشێکی بۆ چارەسەرەکەین. لە حاڵەتی بەردی گورچیلە ئێمە ڕاستەوخۆ زۆربەی کات بە نازوور ئەتوانین ئەو بەردە بشکێنین بە لەی زەربێ هەج بە هۆکارێکی تر بێ و قەستەرەیەکی بۆ دانین کە بتوانێت ئەو میزە بێتە خوارێ و لەگەڵ ئەوەشە کۆنتترۆلی ڕێژەی ئاوی گیانی کۆنتترۆلی خەیەکان. درێژخایەنەکە بە هەمان شێوە چەند قۆناغێکی هەیە. قۆناغەکانی سستی گورچیلەی درێژخایەن 5 قۆناغە چۆن ئەم قۆناغانە دیاریەکرێ بە دیاریکردنی ڕێژەی پاڵاوتنی خوێن توانای گورچیلە بۆ پاڵاوتنی خوێن ئەمەش بە معادلەیەکی تایبەتە جیاوازە بە پێی ڕەگەز بە پێی تەمەنی ئەو کەسە بە پێی کێشی ئەو کەسە بە پێی کێشی و تەمەنی و ڕەگەزی دیاری ئەکرێ 5 جۆری سەرەکیمان هەیە لە جۆرەکانی یەک و لە قۆناغەکانی 1 و 2 3 چارەسەر تەنها چارەسەری خۆپارێزیە لەگەڵ ئەو چارەسەرانە و ئەو چارەسەری ئەو نەخۆشیانەی کە ئەبنە هۆکار بۆ سزبوونی گورچیلە وەکو وتمان فشاری خوێن و شەکرەکە گرنگترین دوو هۆکارن کە ئەمانە کۆنتترۆل کرێن باشترین شتە بۆ ئەوەی کە چارەسەریکەین. قۆناغە کۆتایەکان قۆناغی 4 و 5 ئێمە ڕەنگە بگەینە ئەوەی کەوا ئیتر ئەمە ڕڤەرزەبڵ ئەوەتانە گەڕاوەیە نەخۆشەکە توانای کۆنتترۆلکردنی ڕێژەی ئاو خوێیەکانی بە تەواوەتی لە دەسەدا و ئەو ژەهرانە لە خوێنی زۆر بەرزەبێتەوە پێویستەکە ئێمە ریپلیسمنت تێراپی بکەین. ریپلیسمنت تێراپی واتە چارەسەری بەدیل واتە ئێمە ڕێگەی بدۆزینەوە بۆ پاڵاوتنی خوێن لەو ژەهرانە ئەویش بە دوو شێوەیە ئەگەر مەجای باسی ئەو دوو شێوەیە یەکێکیان لە ڕێی غەسلی گورچیلەیە کە ئێمە پێڵێن غەسلی گورچیلە ئەمە دوو شێوازیە یەکێکیان لە ڕێی ئاو بۆ ئاوێکی تایبەتە ئەکرێتە ناو دیواری سک لە ڕێی پەردەی پریتۆنی ئەگۆڕێ ئەمە کەمترە بۆ چەند حاڵەتێکی تایبەتە ئەوەی کە زۆر باوە غەسلی گورچیلە لە ڕێی ئامێری غەسلی خوێنەوە کە نەخۆشەکە هەفتانە دوو جایان سێجا ئەچێت ئەبەسترێ بە ئامێرەوە خوێنی جانی ئەچێتە ناو ئامێرەکەەوە و ئەپاڵێورێ هەموو ئەو ژەهرانەی کە باسمان کرد وەکو یوریا و کریاتینین پاکەکرێتەوە لە خوێن و ئەو خوێیانە و ڕێژەی ئاویش بەڵام سەکرێ و خوێنەکە ئەچێتەوە ناو لەشی مرۆڤەکە. باشە گورچیلە ببورێک پرسیارەکەم غەسلی گورچیلە بۆ چەندێک ئەتوانێت بەردەوام بێ ئەتوانێت کەسەکە چاک بکاتەوە یان ئەوەیە کە لەگەڵ یا ئەبێ بژی؟ بەڵێ وەکو وتمان ئەو کەسانی کە غەسلی گورچیلەیان ئەوێت دوو جۆرن ئەو حاڵەتانەی کە کتوپڕن و مەجای تایە بە غەسلی گورچیلەکە بکەوێتەوە کار ئەو حاڵەتێکی جیاوازە. ئەم نەخۆشانەی کەوا کە زۆربەی کات کە لەسەر غەسلی گورچیلن ئەمانە درێژخایەنەکانن ئەمە چارەسەر نییە ئەمە خۆموتم بەدیلە یاخود جێگرەوەی گورچیلەیە بە هیچ شێوەیە گورچیلە چارەسەر ناکات تەنها خوێن کار و فرمانی گورچیلە ئەنجامەدا یعنی لە بری گورچیلە تۆ ئەو ئامێرە هەڵەسێ بە پاڵاوتنی گورچیل بەڵام هیچ سوودێ بە گورچیلەکان ناگەێنێ بۆ چارەسەر. کاتە تا ئەو کاتێک کە گورچیلەیەکی بۆ دابین ئەکرێ ئەبێ غەسلەکە بەردەوام ئەگەر کەسێکی هەبێ کە ئامادە بێ بۆ گورچیلە بەخشین و ئەو کەسە گونجاو بێ خوێنەکەی ئەتوانی زۆر زوو ئەگەر نابێ لەسەر و ئامێرە بێ هەتا چاوەڕوانەکە و کەسێکی گونجاوە دەزێتەوە بۆی بۆ زەرعی گورچیلە کە ئەوەیان چارەسەرە و بەدیلی گورچیلەکانی ئەو نەخۆشاکە. بەڵێ دەستەکانە خۆش بێ چەند پرسیارێکمان بۆهاتۆ زۆر بە خێرایی چکە کاتمان زۆر نەماوە یەکێک ئەڵێ هەر کاتێک ئەو کەم خۆمەوە ستەکەم گورچیلەکانم ئازارمەیە هۆکاری ئەوە چییە؟ هۆکاری ئەوە ڕەنگە ئەگەر لە هاوینایە کارەکەی زۆر قورسە وشکبوونەوەی گورچیلەکان
بەڵێ لەوانەیە ببێتە هۆکار بۆ ئازارێک ڕێژەی ئەو بپارێزێت لە ئاستێکی باشە زۆر گرنگە. باشە یەکێکی تر ئەڵێ سلااو کاک دکتۆر ئەگەر مناڵێکی ح ساڵ 2 ڕۆژ بێت میزەکەی خوێنایی بێت هۆیەکەی چییە بەڵام ئازاری نییە. ئازاری نییە خێر لە میزایەتی زۆربەی کات پەیوەندی بە هەوکردنی شانەکانی گورچیلەوەیە گلۆمێرۆلینیفرایتس کە شێوازێکی تایبەتە پێویستەکە سەردانی دکتۆری گورچیلە یاخود باشترە سەردانی دکتۆری مناڵان بکات چکە ئەوان زیاتر چارەسەری ئەو حاڵەتانە ئەەکەن تەبان حاڵەتی تریش هەیە کە هۆکار بێت لەوانەیە بەردێکی هەبێ بێ ئازار تووشیەوەی کردبێ لەوانەیە هەوکردنی میزەڵان و ئەوانەیە هەبێ ینی دکتۆرێکی گورچیلە خۆ دکتۆرێکی مناڵان کاتە ڕەنگەوە کارەکان زۆر بێ لەوانەیە سەردانی پزیشکی پسپۆرکە باشتر بێ دەستەکانی خۆش بێ